ئەو بەگشتی سەرنجیم بوو سپاسان دەکەم. کاک هاوڕێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من هاوڕێ مەلاستار ڕاستیەکەی ئەم پرسە ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی گرنگە بە حکمی ئەوەی پەیوەندی بە ژیان و مەرگی هاوڵاتیانەوەیە یعنی ئەتوانین بڵێین نەخۆشی نێوەندی ژیان و مەرگە بەداخەوە لە هەرێمی کوردستان کابینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەکانی پێشوو بەم کابینەشەوە بەداخەوە نەیانتوانی وەکو پێویست لە سێکتەری تەندروستیدا بتوانن خزمەت گوزاری سەلال خات و سەلما خات و سەرچنار کاک مەم کاک باڵامبۆ خات و شنۆک کاک زانا شریخان لیزاخانەکەم بە حکومی ئەمە لە کۆتاکانین بۆیە پشگیریەکان هۆکاری ئەوەن یان بڵێن دەرخەری ئەوەن کە زۆربەی قسەکانمان کرابێ لە مادەی دووەم مامەڵەکردن عفو لە مادەی سێ بڕگەی دووەم مامەڵەکردن بە یەک پێوە بەبێ جیاکاری لەگەڵ سەرجەم نەخۆشەکاندا من کۆتایی نای خوێنمەوە لە دێڕی دووەمدا باس لە ئەوەکە بێ ڕچاوکردنی هەر جیاوگیەکی کۆمەڵایەتی پێم وا بێن پێویستی بە گۆڕانکاریتوان بەبێ جیاوازی گۆڕانکاری تیا بکرێ و لە دەستپێکی بڕگەی دووەمدا بکرێت بە مامەڵەکردن بەبێ جیاکاری لەگەڵ نەخۆشەکاندا لە مادەی سێ دیسان بڵێم لە بڕگەی هەشتەم لە باری لە ناکاودا یان لە پێناو ڕزگارکردنی ژیان پزیشک دەبێت بڕیاری جۆری چارەسەری ئەم نەخۆشانی خوارەوە بدات بەبێ گەڕانەوە بۆ هاوڵەکان بێهۆش بیرکۆڵ بێکەس من داواکەم وشەی بێکەس ڕەنگە لە ڕووی عورفە کۆمەڵایەتیەکانەوە هەندێک بریندارکرد بێ هەروەکو ئەوەی کە لە زۆربەی بڕگە و مادەکانە بێ هاوڵ هاتووە دیسانەوە ئەو وشەیە بگۆڕێت بۆ بێ هاوڵ پێم وابێ تا ڕادێک منطقی زیاترە و بریندارکردنی تیانە لە مادەی نوێم دیسان ئەوە بڕێزان کاک جەلال و سەلمەخان ئەویان و تۆ پشگیریانەکەم نامێ دووباریکەمەوە لە مادەی سیازدەیەم ئەمە زۆر گرنگە ئەوەی کاڵێ پێویستە لەسەر وەزارەت بە گۆرەی توانە بڕگەی سیانزە لە مادەی سێ ببوورە بڵێ لە مادەی بڕگەی سیازدەیەم پێویستە لەسەر وەزارەت بە گۆرەی توانە چارەسەری بە خۆڕایی دامەزراوە تەندروستیە حکوومیەکانی هەرێم بۆ نەخۆشخانە توشبوون بە نەخۆشی درێژخانەکان دەستەبەر بکات وشەی پێویستە لە یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان زۆر جار ئەتوانی بڵین ئیجباریە یان ملکەچە ینی بەم مەفهومە بەکار هاتووە بەڵام لە دوای ئەو ئەڵێ بە گۆرەی توانە یعنی پێم وابێ ئەمە دوو وشەی تەناقوزن پێچەوانەی یەکن یان یەکێکیانە بێ لادرێ یان پێم وایە وشەی پێویستە بمێنێتەوە و بە گۆرەی توانە لا بدرێ لەبەرەوەی کە تۆدت پێویستە و دواتر دەسەڵاتت پێیدا بە گۆرەی توانە ئەو کات ڕەنگە کەم تەرخەمی لە هەر بەشێکی ئەو جۆرە نەخۆشیانە بکرێت زۆر سپاس کاک ڕڤینگ بناوی خودی بەڕێز سەرۆکی پەرلەمانی بڕاستی من جی دویە مادەیە سێ خاڵە سێزدە هەروەکی هەواڵت من دکتۆر زانا و شێخ زاهر جی گوتی هەندێک هەواڵت دیترێ بە گۆرەی توانەوە ژێ بێتە ڕاکردن دیسا مخابن حتی کنو که ما خستخانه که وصانینه که علاجم پیشمرگه لبینه کن راست یاسای که بو کسو کارین شهیده بله خالا 14 بیت زیده کرن که وزارت تندرستی چارەسەریە کەسو کارین شهیدین سربرز و انفال بوی و پیشمرگین قهرمان بخورایی بکتن و پیشگیری هوالین خواه حاجی سفین و دکتر زانا و کای کاروان و ملای احسان و کای عثمان و سرسان خانوان دکم دیسان پیشگیری دکتر ربواریت کم بو هنده که شلای درونی و پراسی احتمال کم و کریه کت کرت نوشداری دهی تعلیمات در بکوین بو هنده دیسان پیشگیری که شیخ زاهریت کم وقتی دکتور بیانی بن ورگیر لگل نخوشی بن و گلک سپاس حسی بخان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی سەیەمدا بڕگەی یەکەم بەر لە بڕگەی یەکەم پێشنیاری ئەوە ئەەکەم کە مادەم باس لە مافەکانی نەخۆشەکەین بڕگەی یەکەم ئەم خاڵە بێتن پێشخستنی بەرژەوەندی نەخۆش و پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان و ڕێزگرتن لە کاتی نەخۆش هەروەها لە خاڵی هەشتەمدا
لەباری لە ناکاو یان لە پێناو ڕزگارکردنی ژیانی پزیشک دەبێت بڕیاری جۆری چارەسەری بدات. پێم باشە یعنی لەگەل ئەوەشدا بەو شێوەیە لێبێتەوە بڕیاری لە ناکاو یان لە پێناو ڕزگارکردنی ژیان پزیشک دەبێت بەبێ گوێدانە تێچوو کاری پێویست بۆ نەخۆش بکات و لە کاتی ئاسایی بەپێ ڕێنماییەکان مامەڵە لەگەڵ نەخۆشەکان بکرێت. چۆن ئێمە زۆر حاڵاتی تەواریمان هەبووە لەبەر زۆری تێچووەکان نەخۆشەکان پشتگوێ خراون و بۆنەتە هۆکاری گیان لە دەستدانیان. لە خاڵی دەیەمیشدا پێم باشە بەو شێوەیە دابڕێژرێتەوە نەخۆش مافی هەیە لە ڕەتکردنەوەی بەشداری پێکردنی لە هەر توێژینەوەیەکی زانستیدا. هەروەها پێشنیاری ئەوە کەم کە چەند خاڵێکی تر زیاد بکرێن. یەکێک لەوانە لە بەرچاوگرتن و ئاسانکاری لە خزمەتگوزاریە تەندروستیەکان بۆ کەسانی بە ساڵاداچوو و ئافرەتی دووگیان و منداڵ. و پێویستە نەخۆش لە کاتی هەستکردن بە نەگونجاوی کوالیتی خزمەتگوزاریەکان مافی نووسینی سکاڵای هەبێت لە بەرپرسانی ئەو شوێنە و مافی ئەوەی هەبێت لە ئەنجامی سکاڵایەکانیش ئاگادار بکرێتەوە. و خاڵێکی تر پێم باشە کە زیاد بکرێت پێویستە نەخۆش لە کاتی ئەنجامدانی هەڵەی پزیشکی کە لە بەرامبەری ئەنجام ئەدرێت بە گوێرەی یاسا و ڕێنمایی تایبەت لە کاتێکی کەمدا قەرەبۆ بکرێتەوە. هەروەها خاڵێکی تر نەخۆش مافی هەبێت کە پێش ئەنجامدانی پشکنینەکان یان چارەسەر زانیاری تەواو وەربگرێت لەسەر دەرئەنجامەکانی دوای بەکارهێنانی ئەو شێوازە کە بۆ چارەسەرکردنی پەیڕەو دەکرێتن. خاڵێکی تر کە پێشنیاری زیادکردن دەکەم پێویستە خزمەتگوزاریە تەندروستیەکان لەسەر بنچینەی زانستی نوێ بن. و دابینکردنی بیمەی تەندروستیش کە لە خاڵەکانی تر باسکراوە ئەوە مادەم پرۆژە هەیە بەجێدەڵین. ئەوانە کۆی ئەو خاڵانە بوون کە پێم باش بوو لە بەرچاو بگیرن و دابڕێژرێنەوە. هەروەها یەکێک خاڵێکی تری گرنگیش هەیە ئەوە کە نەخۆش لە کاتی هەستکردنی بەوەی کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی تەواو پێشکەشی ناکرێت مافی ئەوەی هەبێت کە سکاڵا لەلایەن تیمی نەخۆشخانە بکات بەبێ ئەوەی کار بکاتە سەر ئەوەی کە مامەڵەی خراپ لەگەڵ نەخۆشەکەدا ئەنجام بدرێ. لە کۆتاییش پشتگیری هەڤاڵانم دکتۆر زانا و ژیانخان و شێخ زاهیر و مامۆستا مەلا ئیحسان دەکەم بەوەی کە لە خاڵی سێزدەهەمدا لەسەر وەزارەت پێویستە بە گوێرەی توانە کە تێیدا نەمینێت چارەسەرێکی سەردەمیانە پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات بە بێ جیاوازی و هەروەها لەگەڵ برایانی پێشمەرگە و خانەوادەی سەربەرزی شەهیدان مامۆستایانیش لە بەرچاو بگیرێن و سوپاستان دەکەم. زۆر سپاس. کاک سەرکو دوا کەسە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەمە لە مادەی سێم بڕگەی دووەم مامەڵەکردن بە یەک پێوەر بەبێ جیاکاری لەگەڵ سەرجەم نەخۆشەکاندا بە شێوەیەکی یەکسانی و دادپەروەرانە بەبێ ڕەچاوکەتی و ڕەگەزی و ڕەگەزنامە و ئاین لێرەدا نەتەوەیی جێندەری شوێنی لەدایکبوون مەسقەت ڕەئس زیاد کرێ یان هەر هۆکارێکی تر لەگەڵ بە هەندی وەرگرتنی زیانە پێشبینی کراوەکان و بەڕەچاوکردنی دۆخی بەپەلە و خاوەن پێداویستیەکان. مادەی سێم نۆیەم نەخۆش لە میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان نیشان نەدرێت تەنها بە ڕەزامەندی خۆی نەبێت و مافی ڕەتکردنەوەی قسەکردن و چاوپێکەوتنی هەبێت کە پەیوەست بە دامەزراوە پزیشکانەوە نییە. مادەی سێم بڕگەی دوازدەیەم پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت چونکە لەمەی کە لە بەردەستمانایە دەڵێت پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنەوە کاتی پێویستی بۆ تەرخان دەکاو ئەمەش ڕێگر نییە لەوەی نەخۆش هاوڵێکی لەگەڵدا بێ هەستەکەی ئەمە یعنی دژبەیەکێک هەیە کە لەوەڵدا دەڵێت بە تەنها دەپشکنێت بۆیە پێویستە بەم شێوازە ڕێک بخرێتەوە بۆی مافێکی زیاتر بە نەخۆش بدرێت. بڕگەی دوازدەیەم پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت و بەخواستی نەخۆش دەتوانێت هاوڵێک دیاری بکاو لەگەڵی دابێ و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات. زۆر سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس بە ڕێزان. ئێستا داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین ئەگەر تێبینی و سەرنجێکیانەیە بە پێی بڕگەی دووەم لە مادەی 89 بە فەرمونون. کاکتۆر سەباح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵڵای
اغلب سوال كان يعني تكراري بون اوابون بس دوسي سوال جوابي دادم يتربو خشكو برانا بجي دايلم ولاميان بدنوا كان ببيت توانا براسي كهاتو ليرا لو بيشنيازي اسايا اما ك وكو خشكي برز دكتورة شایانش باسی کرد لە پێشەکی کە ئەو یاسایە چووە لای حکوومەت ئەو دەستکاریە کردیە بۆ ئێمە هەناردووە ئەو بەپێ توانە ڕێی حکوومەت بووە ڕێی لوژنە تەنها لوژنە نەبووە ڕێی لوژنە نەبووە هاویستم ئەو تەوزیحە بدەم ئێوە پەرلەمانن ئێوە دەتوانن قرار بدەن چتان پێ باشە ئەوە بکەن ئەو تەوزیحە ویستم بڵێن دووەم مەوزوعێک هەیە بۆ مادەی هەشتم لە باری ناکاودا یان لە پێناوی ڕزگارکردنی ژیانی پزیک دەبی بریاری جۆری چارەسەری ئەم نەخۆشانەی خوارەوە بیدات بەبێ گەرانەوە بۆ هاوڵەکەی بێهۆش و بێرکول و بێکەس باسی خوار 18 ساڵیش دەکەن خوار 18 ساڵی لە پێشنیاز یاساییمەدا هەبوو کە ئێمە هەناردم بەس کە بوومە گەڕاوە لە حکوومەتەوە ئەوە پشتێکیش ئێمە لە لوژنەی تایبەت کە باسمان کرد لەگەر لوژنەی یاسایی ئەوێ ڕۆژێ اختراحی و سندیکای پزیشکیش هەبوو کە ئەوە زۆر مەشاکلی بۆ پزیشکان و بۆ دکتۆرەکان و بۆ کارمەندانی تەندروستی هەیە ئێوە هەموو وەکو خوشک و برای منن زۆر حالەتی هەبووە یعنی لە باربردن یان لە تەژمیل بەبێ ئاگاداری دایک و باب چاپ بووە بۆ دکتۆرەکان لەبەر ئەوە ئێمە بە پێویستمانزانی کە باسی نەکەین یعنی خو لەو مەوزوعان نەدەینی ئەوە بوو تەوزیح کە بڵێم ئەوەی تر وەکوتر دەربارەی مافی کەس و کاری شەهید و پێشمەرگە من 100% لەگەریمە و سوپاسی دکتۆر ڕێبواری دەکەم کە ئاماژە بە یاسایی کە لەو پەرلەمانە هاتووە مافی کەس و کاری شەهید دیارکراوە لەو یاسایە بوو پێشمەرگەش هەرچی بکرێت هەر کێمە بەڕاستی بەس لێرە مەترسێکی تر هەیە ئێمە باسی پێشمەرگە بکەین باسی هێزی ناوخۆ نەکەین باسی ئاسایش نەکەین ئەوە دەبیتە بارگرانیەکە یەکجار زۆر لەسەر حکوومەت پشتێکیش ئەو پارەی کە وەردەگرێت کە تو دەچێ عیادەی حکومی 500 دیناران 1000 دینارە بیتاقەکی دەبری تشتێکی سمبولیە ئەو عیلاجی کە بوو تو حکوومەت خرج دەکەت زیاترە زۆر لەوەی کە تو ئەوە بدە ئەوەش لەبەر چەند هوکارەکەوەیان کردووە بەڕاستی نەخۆش دەچی 4-5 هاوڵی لەگەرە دەشتە لای دکتۆر کە ببینیت بەلاشە 50-60 نەخۆش ئەنتیزاری دەکەن لە ژوور ئەنتیزار نەخۆش خۆی فەحز دەکات وەڵا خوشکی دەڵێت وەڵا منیش مادەم هەر هاتوومە خۆ فەحزکەم براکەشەوە ئیترشەوە یعنی سەعەتێک 2 سەعەت لە وەخت بەسەکە وەرەقەت بڕی ئەوەت بڕی پارەتدا کێمتر یعنی وەختی دکتۆر و ئەوە دەبریت نەخۆ ئەمن 100% لەگەر ئەوەمە بێ بەرامبەر بیت بەس مەوزوعەکە لەوتایە ئەو تەوزیحە ویستم بدەم زۆر سوپاسی سەرۆکی پەرلەمان با سەرۆکی لیژنەی یاساییش اینجا دوای ئەندامانی لیژ ناتوانن فەرموو کاک بژار برای سەرۆکی پەرلەمان فرد بینەمەندێک تێبینیا بدەم ji ber ku wekû lijna yasayî bû danîşnabê danîşnadengdanê em tûşî rexnê û gileyê nebîn hindek pêşniyar hat narastekirin min vêrî vêrî îşaret pê bidem kotayî bo têbîniya bêt çunkî bû celsa bêt em berpirsînin got raporta me lijna yasayî da nebit şwan jî behs hate kirin xizmetkirina xêzanê şehîda ev ya diyar e davalet mamaje pêda yasayeka taybet heye ev imtiyaza da xêzanê şehîda li kertê tendurustî دوی یاسایی ده هر واسه یاسا جماره 2 سال 2020 یاسا چاکسازی جی ده جارکا دی هاتیه تأکید کردن و اشارت به یاسا طیبت یا امتیازات شهید هاتیه دان اول دو سند قانونی دیده متعلق اب ایش درونی و نخوش درونی و قانون صحه نفسیه جماره 8 سال 2013 پارلمان کردستان ها درکتی اگر ویری پیشنیار او بد اب دو برگا و سه برگا خدمت که بو نخوش درونی بکن ماده 34
19 برگادا 19 برگادا بتفصيل بو نخوش الدروني مافي توي وحقوقي توي هات يا رسم كرن وبحث كرن وفقاي قانونا تايبة جي هر السر نخوش الدروني ایا بله جماره 2013 ماده 34 19 برگنه سبارت حوال نخوشی یا نو بسیارات یا رستکرن اگر نخوش 18 ساله کمتر بو بریار چبد یا دیاره ماده و برگید و پیش نیازه یا سایدا هات یا تنظیم کرن لنده حالتا نخوشی بخو و لنده حالتا حوالی نخوش الهندك حالتا نه نخوش و نه حوالی نخوش بلکو افضل صلاة دی بو نوجداری بیتن یا تقسیم کریه السرماده و برگا الدیف حالتو پیوستیه یا تیاگیر تیبینیه کادی از حس که ما ماجا پیدم بلکو پیروی نافخوی پارلمان کردستان ماده صریح تیدایه راپورتا لجنه طایبت من بد برینگ الصندوق اندام بتدانان حکمت و فلسفه شوی ماده اوه افیا سایه هرش عنوانی حتی هویه کنی در چوندن بیتا خواندن براستی کاتا که زور اپنده و چد کو پتریا اندامت پارلمانیت باریس طرح کت کن جدلسوزی یا خو بو باشتر کرنا یا سایه بو خدمت کرنا خلکی بله احتمال الصفحات دیف دا او یا های او پیشنهارات تا راسته کرن جبرنده تکایه بری دانشتن دست پیب کرد اف قانونه یا اف پروژه یا اف پیش نیازه یا سایه هرش ماده ایک حتی و یکانی در چوندن بیتا خواندن او سرکو پارلمانی شده بله بحثات کرن اگر کمتر 16 سالیه بد وکو بسیارات راسته کرن الویری القانون صحة عامة جماعي قانون بقالك شامل و نافذ الحريم وكردستاني بنمونه جام بینین ماده 15 و ماده 17 جوی قانونه کجماره 8 سال 1981 که بحث الدیبابات که یان او کسی وظیفه خودان کرنا ویزاروکی راد بد دبیجت او برپرسن شچاف دی کرنو و شخم خوری کرنا زاروکی جگویت زاروکی شچاوت زاروکی هر واساش ددانت زاروکی یعنی او تیرانده هیا که هم پشبستن السر بکین حوال نخوشی یا نو کسی بحکم یاسایک و ولیه وصیه قیمه اوه خلیب کنه خدا نو تمثیل جیب کن حتی اگر ساکن قانونت نافذ پریکافان قانون یاساین برکار کست شد پیش کسی که و مالوی بفروشد تصرفات مالی بکد تصرفات مدنی همیا بکد پیش کسی که و که وقت الویریجی هیچ کشای که یاساینین و گلگا معقول وقت تنظیم کرن ادوی پیش نیازه یاسایده و زور سپاس زور سپاس اندامانی لیژنە دکتۆر شایان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح سەلما خان پرسیاری کرد دەبی نەخۆش مافیوەی هەبی بسە لای پزیشکەچی دیکە بەڵێ و لە مادەی سێیەم بڕگەی 11 ئاماژەی پێکرایە لە 12 بڕگەی 12 پزیشک نەخۆش بە تەنها دەپشکنێت و کاتی پێویستی بۆ تەرخان دەکات ئەمەش ڕێگر نییە لەوەی نەخۆش هاوڵێکی لەگەڵدا بێت لە ڕاستی ئاما هاوڵمان لە خۆمان پێناسەمان کردێ لە یاساکەی شت نییە ئیلا خزم بی هەر کەسێک بی چونکە ئێستا دەزانی لە کۆمەلگاکەیما با بڵێین کارەکەر یان خزمەتکارەکی دەگری یعنی عائیلەکە خزمەتکارەکی لۆ نەخۆشەکەی دەگرێت تا خزمەتیکە ئەوە هیچی ئەو نەخۆشەی نییە لەبەرەوە پزیشکەکە دەتوانی بە وجودی ویش نەخۆشەکەی فەحسکە و لەیلا خان باسی عیادەکانی کرد کاک ڕێبواریش باسی کرد عیادەکان یاسای ژمارە 6 یاسای سندیکای پزیشکانی هەرێمی کوردستان نرخی عیادەکان نرخی نۆڕینگەکان و تاقیگەکان دەبی ڕێک بخە بەڵام بە گشتی ئەوەی کە سەرنجماندایە لێرە ئەمە کێشەی نەبوونی یاسامان نییە کێشەی جێبەجێکردنی یاسامان هەیە و بەشێک لە ئەرکی پەرلەمانتار بە دوواداچوونە پەرلەمانتار دەبی بە دوواداچوون کاتە ئەو یاسایە جێبەجێ دەکرێ یان نا ئەمن لە ڕاستیە وەکو شەخصی خۆم بە دوواداچوونم کردیە لە بۆ ئەوەی